لەگەڵ هاوپەیمانمان لە حکوومەت نرخی بنزینمان بۆ هەمیشە دابەزان. ئەمە بانگەشەی حزبی دەسەڵاتدارە کە تێیدا دەڵێت بۆ هەمیشە نرخی بنزینمان دابەزاندووە و لە 500 دیناردا جێگیر کراوە. بەڵام لەو کاتەوە لە ژێر سایە و لە بێباکی حکومڕانی هەمان حزبدا نرخی سوتەمەنی و بەتایبەت بنزین ڕوو لە بەرزبوونەوە دەکات. هەر کاتیش هەنگاوێک هەڵدەگرن یان بەڵێنێک دەدەن بۆ دابەزاندنی تەنیا 25 یان 50 دیناردا دەبەزێت، لە کاتێکدا پێشتر 100 دینار تا 200 دینار بەرز بۆتەوە تا لەسەر خۆ و لە بێدەنگی خەڵکدا ئەویش بوو بە یەکێک لە بارگرانیەکانی سەرشانیان. دۆخە مەترسیدارەکە لە کابینەی نۆدا بوو کە تێیدا نرخی سوتەمەنی نەک دابەزینی بەخۆوە نەبینی بگرە بۆ بەرزترین ئاستی بەرز بووە و گەیشتە 1400 دینار، محەسەن بۆ 1800 و سوپەریش گەیشتە 1950 دینار بۆ هەر لیترێک. هەروەها نۆرەگرتنی شۆفێران دەستی پێکردەوە. بەڵام چەند کیلۆمەترێک لە خوار سنوورە ئیداریەکەی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری کەرکووک نرخی سوتەمەنی و بنزین باجێگیری ماونەتەوە و هێشتا بنزینی پاڵپشتیکراوی حکومی بە 450 دینار دابەش دەکرێت. نرخی جۆرەکانی دیکەش هێشتا نەگەیشتونەتە ئاستی خراپترین بنزین لە هەرێمی کوردستان کە 1400 دینارە. بەو پێی لە کەرکووک بنزینی سوپەر بە 1250 دینارە. ئەمە لە کاتێکدایە بە پێی ڕێکەوتنی نێوان حکوومەتی ماوە بەسەرچوو حکوومەتی فیدراڵ ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت بۆ پاڵاوتن و دابینکردنی بەرهەمە نەوتیەکان لە هەرێمی کوردستان گل دەدرێتەوە. بەڵام حکوومەتە ماوە بەسەرچووەکە ئامادە نییە کە ڕوونی بکاتەوە چۆن و بەچی ڕێگەیەک بەرهەمی بنزینی لێ دەخاتە بازاڕەوە و بە چەند دەیفرۆشێت و 1 دیناریشی ناچێتەوە خەزێنەی حکوومەت و وەزارەتی دارایی. ئەمە جگەلەوەی لە نێوان پارێزگا و ئیدارە سربەخۆکانی هەرێمی کوردستان جیاوازی لە نرخەکانی بنزین هەیە. لە هەندێک ناوچە 200 بۆ 400 دینار هەرزانتر دەست دەکەوێت. بە پێی زانیاریەکان هەرێمی کوردستان ڕۆژانە پێویستی بە 6 ملیۆن لیتر بنزین هەیە، بەڵام تەنیا نزیکەی 2 ملیۆن بەرمیل بەرهەم دەهێنرێت. بۆ پڕکردنەوەی کورتێنانەکەیش بنزین هاوردە دەکرێت کە دیسانەوە دەسەڵاتدارانی هەرێم قۆڕخکاریان بۆ کۆمپانیا حزبیەکانیان کردووە و ڕێگە نادەن لە ڕێگەی ڕکابەریەکی یاسایی و شەرعیەوە لە نێوان بازرگاناندا نرخەکان دابەزین تۆمار بکەن. با لە بەرچاوگرتنی دۆخی جیهانی و ئاڵۆزیەکانی ناوچەکە هاوڵاتیان لەوە تێدەگەن نرخی سوتەمەنی ئەگەر گرانبوونیش بەخۆ ببینێت تا ئەندازەیەک ئاساییە، بەڵام زۆر باشیش لەوە تێدەگەن کە وڵاتانی جیهان لەگەڵ بەرزبوونەوەی خەرجیەکانیان داهاتیان بە شێوەیەکی بەردەوام و هاو ئاست بەرز دەبێتەوە و حکوومەتیش بەرپرسیارەتی تێچووی بەشێک لە بنزینەکە لە ئەستۆ دەگرێت و بە نرخی پاڵپشتیکراو دابینی دەکات و برەو بە سیستمی هاتوچۆی گشتی بۆ ڕێگری لە کەمکردنەوەی بەکارهێنانی سوتەمەنی دەدرێت و هانی هاوڵاتیان دەدرێت بۆ بەکارهێنانیان. بەڵام لە هەرێمی کوردستان هاوڵاتیان تەنیا و تەنیا وەک کڕیارێک تەماشا دەکرێن و بە نرخی وڵاتانی دوور لە سەرچاوەی وزە سوتەمەنیان پێدەفرۆشترێت.